لا إله إلا الله السلام. إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهديه الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدًا عبده ورسوله. أما بعد، فإن خير الكلام كلام الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وآله وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. پێغەمبەری عزیز و خۆشەویستمان صلى الله عليه وسلم وەک لە حەدیثێکی صحیحی سونەنی ئەبوو داووددا هاتووە بە سەحابەکانی فەرموو: ما من أيام العمل الصالح فيها أحب إلى الله من هذه الأيام، يعني العشر. هیچ ڕۆژێک نییە لە ڕۆژەکانی ساڵ عیبادەتکردن، ئەنجامدانی خێر و چاکە تێیدا باشتر بێت لەو دە ڕۆژە کە خۆمان پێی دەڵێن نۆمینەی حاجیان لەگەڵ ڕۆژی جەژن. هەر چاکەیەک بکەی لەو ڕۆژانەدا ئیتر بزانە ئایا ئەم ساڵ دووشەم دەست پێیەک یا سێشەم تەئکید خۆیەتی، بەس دووشەم ئایا مانگ بیستن یا سیە، ئەوە والله ئەعلەم. ئەتوانن متابعە بکەن و پرسیارکەن، ئاساییە. گەورەترین چاکە، خۆشەویستترین کردەوە و عیبادەت بەلای خوای پەروەردگارەوە کە ئەنجامی بدەیت لە ڕۆژدا لە ساڵەکەدا، بریتیە لەو ڕۆژانە. وتیانەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم جیهادکردن لە پێناو خواشدا بەقەت ئەوە خێری نییە کە تۆ لەو دە ڕۆژەدا چاکە و عیبادەت ئەنجام بدەی. فەرمووی نەخێر، جیهادکردنیش لە پێناو خوادا بەقەت ئەوە خێری نییە کە تۆ لەو ڕۆژانەدا عیبادەتی خوا زیاتر بکەی. نوێژە، ڕۆژووە، زیکری خوایە، قورئان خوێندنە، سەدەقە و خێرە، هەر خێرێک بێ ئەوەی کە خوا پێی خۆشە. ڕۆژێکە گەورەترین ڕۆژن، لە ڕۆژەکانی ڕەمەزانیش گەورەترە وەکو ڕۆژەکان. پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم: جیهاد کە لوتکەی بەرزی ئیسلامە، بەقەت ئەوە خێر نییە کە تۆ لەو ڕۆژانەدا عیبادەتی خوا بکەی، هەر عیبادەت و چاکەیەک بێ، ئیلا چیە دەتوانێ چاکەکانی بەقەت چاکەی ئەو ڕۆژە بێ ئەو کەسەی خۆی و ماڵ و سەروەت و سامانی ببا و بڕاتە جیهاد و تێکۆشان لە پێناو خوادا، نەخۆی بگەڕێتەوە نەماڵەکەشی هەمووی تیا بچێت، ئیلا مەگەر ئەو کەسە چاکەی هەبێت، بەقەت چاکەی ئەو کەسانی کە لەو دە ڕۆژەدا عیبادەتی خوا دەکەن. ئەم ڕۆژانە کە لە پێشمانە ڕۆژوت پێگیرێ، ڕۆژوو بگرە، سونەتە. ئەوەندەیشی پێت کرا ئەگەر ڕۆژوشت پێ نەگیرا دەتوانی قورئان بخوێنی، گوێ لە قورئان بگری، دەتوانی زیکری خوا بکەی، دەتوانی خێر و سەدەقە بکەی، دەتوانی قورئان بخوێنی. ئەوە بەڕاستی نیعمەتێکی گەورەیە و لەوانەیە بۆ هەندێکمان کۆتا ساڵ بێت و دڵنیاش بە بۆ هەندێکمان کۆتا ساڵە، کەواتە ئاگاداری ئەو خاڵە بین. بەڵام حەدیثێکەیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە لە صحیح ئەبوو داوود هاتووە دەفەرمێ: أعظم الأيام عند الله يوم النحر ثم يوم القر. گەورەترین ڕۆژ لای خوای گەورە یەکەم ڕۆژی جەژنی قوربانە. یەکەم ڕۆژ لەو دە ڕۆژەدا گەورەترین ڕۆژ جەژنی قوربانە کە دەیەم ڕۆژە. دوای ئەوە ڕۆژی یانزەیەمە کە دووەم ڕۆژی جەژنی قوربانە. یعنی ئەم یانزە ڕۆژە ئێمە دەڵێن دە ڕۆژ، بێگومان دە ڕۆژ، بەڵام ڕۆژێتریشمان لەگەڵایە کە بێتە یانزە ڕۆژ. ئەم یانزە ڕۆژە گەورەترین ڕۆژن لە ڕۆژەکانی ساڵدا. لە هەمووشیان گەورەتر جەژنی قوربانە، یەکەم ڕۆژی، پاشان دووەم ڕۆژی، پاشان نۆ ڕۆژەکەی تر.
بۆیە قوربانیکردن ئەگەر پێت کرا لە ڕۆژی یەکەم و دووەمە بیکە زۆر خێرە گەورەیە، ئەگەر پێش نەکرا سێم و چوارەم بیکە، کەواتە ئینشاءڵڵا ئەوەندە ڕۆژێکی گەورە بن. لە ڕەمەزانە خۆمان هیلا کرد، دەبێت ئێستا خۆمان زیاتر هیلاکەین ئینشاءڵڵا، چونکە لە ڕەمەزان پیرۆزترن ئەو ڕۆژانە. بەڵێ خۆشەویستان، قوربانیمان لە پێشە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بۆمانی باس کردووە، دەفەرمێ لە حەدیثێکی صحیح ئەبو داود هاتووە، دەفەرمێ یا ئەیها الناس إن على كل أهل بيت في كل عام أضحية. أي خەڵکینە ئاگادار بن، هەموو ماڵێک هەموو ساڵێک دەبێ قوربانیەک بکەن مادەم توانایان هەبێت. بۆ ماڵگۆڕین توانات هەیە، بۆ سیارە چاکردن و مەکینە چاکردن توانات هەیە، بۆ فەرمانەکانی خێزانت توانات هەیە، ئەی بۆ بە فەرمانەکانی خوا توانات نییە. خەڵکی وا هەیە بەشی 10 ساڵی تری هەیە دەستی تێ ناچێت قوربانیە بکە، چونکە خوا ڕەحمی لێ نەکردووە، چونکە خوا غەزەبی لێ کردووە، ئەو ماڵەی گرتووە بەری نادات. بەڵام دڵنیا بە بۆ کوزاوە زۆر بەخۆشی دەیخۆن، بەخوا سیارەی پێگۆڕن، خانووی پێگۆڕن، قوڕەکەش بۆ تۆیە. کەواتە ئاگاداری خۆت بە. پێغەمبەری خوا فەرمی صلی الله علیه وسلم على كل أهل بيت، بۆ هەموو ماڵێک، في كل عام، ئەوەی عربی بزانێت تێدەگا، لە هەموو ساڵێکدا ئەبێ قوربانیەک بکەی. ئەو کەسانەی نەیکەن، پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله علیه وسلم هەر کەسێ توانای قوربانی هەبوو و نەشی کرد، با نزیکی مزگەوتەکانمان نەکەوێت لە ڕۆژ نوێژی جەژندا، نێ بۆ نوێژی جەژن، مادەم توانای هەیە و قوربانی ناکات. بۆیە هەندێک لە عولەما دەڵێن واجبە قوربانیکردن بۆ کەسێک توانای هەبێ، بەڵام کەسێک توانای نەبێ واجب نییە لەسەری، بەڵام خۆ ئاگادارە توانات هەیە توانات نییە. وەڵا خەڵکی وا دەبینن قوربانی دەکا، ئەبێ دەوڵەمەندەکان و وەزع باشەکان شەرمەزار بن، فڵان کەس گۆشتیان بۆ دیێنیە ڕوبعێکی ئەوی نییە، ئەی تۆ بۆ لە خوا ناترسی، ئەی بۆ شەرم ناتگرێ، کابە ڕوبعێکی تۆی نییە قوربانیەکە گۆشتەکەی بۆ تێنا شەرمەزار بە، هەتا چوارەم ڕۆژی جەژن بۆ تێی بیکی. ئەگەر ڕۆژی یەکەم و دووەمیش بڕیارن داوە کە ئەو فەقیرەت بینی گۆشتی بۆ تێنا، شەرمەزار بە بڵێ من بۆ نەیکەم خوا لای خوا خۆم ڕوو ڕەش بکەم. واتیە نەگەین، ئێمە وا تێگەشتوینە وەڵا قوربانیکردن وەکو حەج وایە یەک جار بیکە تەواو، ئەمە زۆر غەڵەتە. ئەو پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله علیه وسلم فی کل عام، هەموو ساڵێک، ئەمە حەج نییە، قوربانی جیاواز دەگا حەجە. بەخوا کاتی خۆی لە ساڵی هەفتاکانە کردم، هەشتاکانە کردم، بۆ تۆ حەجت کردووە یا قوربانیت کردووە لێت تێک چووە، کێشەکە ئەوەی لێمان تێک چووە. حەج و قوربانیمان وەک یەک سیر کردووە، حەج یەک جار واجبە لەسەرت، بەڵام قوربانی هەموو ساڵێ دەبێ بیکەی ئەگەر توانات هەبێت. بۆیە ئینشاءڵڵا بە ئاگاداری خۆمان بین، لە خوا بترسین، شتێک بۆ قەبر و قیامەتی خۆمان بکەین. بەخوا چەند کەسەیە پارەکە لە جومعەکانە دانیشتون خوا لیان خۆش بێ، ئێستا لە ژێر خۆڵان، بەتەمای مردنیش نەبوون، لە ئێمە لەش چاکتر و جوانتر و چاکتر. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بۆمانی باس کردووە چی حیوانێک بۆ قوربانی نابێ. ئەفەرمێ لا يجوز من الضحايا، ئەمە لە صحیح سنەنی نەسائیە هاتووە. ئەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەم حیوانانە بۆ قوربانی نابن. العوراء البين عورها، ئەگەر ئاژەڵێک کوێر بوو، کوێرێکی ڕون و ئاشکرا دیار بوو، بە ڕۆشتنیا دیار بوو کە کوێرە، ڕون و ئاشکرا بوو، ئەوە بۆ قوربانی نابێ، ئەواتە چاوی بێ ساغ بێ. دووەمیش دەفەرمێ والعرجاء البين عرجها، ئەگەر حیوانێ زۆر شەل بوو، شەلێکی دیار بوو، دیار بە ڕوونی ئاشکرا دیار بوو کە دەشەلێ، بۆ قوربانی نابێت. و پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم والمریضة البين مرضها، ئەگەر ئاژەڵێ نەخۆش بوو، نەخۆشێکی دیار بوو، کز بوو، بێتاقەت بوو، بۆ قوربانی نابێت، با قەڵەویش بێ، مادەم نەخۆشێکی دیار و ڕون و ئاشکرا بێ. دەفەرمێت چوارەم ئەو ئاژەڵەی گێژە، گێژ زۆر گێژە، مۆخی تیا نەماوە، ئێسقانەکانی هیچی پێ ناخورێت، لە وەڕناخوا، گێژە، بێتاقەتە، تاقەتی نیە لەگەڵ ئاژەڵەکانە بڕوا، لە ڕان دوا دەکەوێ، چونکە گێژ و حۆلە، ئەو جۆرە بۆ قوربانی نابێ. بەڵام پرسیارێک دروست ئەبێ، ئەگەر ئاژەڵێک شاخی شکا بوو، گوێیەکانی بڕابوو یا کەل بوو،
دگانی کەوتبوو بۆ قوربانی دەبێ؟ بەڵێ کاتێکە ئیمامی بەڕای کوڕی عازب ڕەزای خوا لێ بێ باسی ئەم حەدیثەی کرد کە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم ئەم حیوانانە بۆ قوربانی نابن. یەکێک لە ئەو کەسانی کە لەگەڵی دابوو لە تابعین ناوی عوبەیدی کوڕی فەیروزە ڕەحمەتی خوای لێ بێ، فەرمووی بە بەڕای کوڕی عازبی فەرموو کە سەحابەیە، عوبەید فەرمووی من پێم ناخۆشە حەز ناکەم ئاژەڵێ سەر بڕم نەقس کەم و کوڕی لە دگانەکانی هەبێ، ددانەکانی کەم و کوڕیت هەبێ، واتە دگانی شکا بێ کەوتە بێ. حەز ناکەم ئاژەڵێک بکەمە قوربانی گوێیەکانی کەم و کوڕیت هەبێ، ئیتر بڕاوە شەق بووە، و حەز ناکەم ئاژەڵێ بکەمە قوربانی کە شاخی شکا بێ. ئیمامی بەڕا ڕەزای خوای لێ بێ فەرمووی ئەی عوبەیدی کوڕی فەیروز فما كرهت منه فدعه ولا تحرمه على أحد. ئەوەی کە خۆت پێت خۆش نییە ئاساییە دەست خۆش بێ، بەڵام لەسەر خەڵکی حرام مەکە. واتە ئەگەر کەسێک حیوانێکی سەربڕی دگانی شکابوو، دگانی کەوتبوو، ئەگەر ئاژەڵێکی سەربڕی شاخی شکابوو، گوێی بڕابوو، گوێی شەق بوو، خۆت نایکی ئاساییە، بەڵام لەسەر خەڵکی حرام مەکە، کەواتە دروستە، بەڵام ئەگەر بێعیبێ باشترە. بۆی ئەگەر کەسێک گوتی وەڵام حیوانە چاکە بەس بەخوا شاخی شکاوە ئاساییە، دگانی شکاوە ئاساییە، زۆر زۆر ئاساییە ئەو شتانە ئینشاءڵڵا، بەڵام ئەگەر ئەوەی شیتیانە بێ باشتر و چاکترە، بۆیە حرامی مەکەن لەسەر خەڵکی. پرسیارە دروستە بێ من دەمەوێت مەڕێک، بزنێک، کاوڕێک، بەرخێک بکەمە قوربانی بۆ خۆم و مناڵەکانم کیفایەتە؟ لە حەدیثێکی صحیحی سونەنی ترمذیە هاتووە، ئیمامی ئەبوو ئەیوبی ئەنساری ڕەزای خوای لێ بێ دەفەرمێت لە سەردەمی پێغەمبەری خوادا صلی الله عليه وسلم پیاوێک مەڕێک، بەرخێک، کاوڕێکی سەر ئەبڕی یا بزنێک بۆ خۆی و ماڵ و مناڵەکەی. ئەو ماڵ و مناڵی کە لەگەڵ خۆتایە، کوڕێکە، دە کوڕە، نەک جیابوو بێتەوە، ئەوانە جیابێ ئەوە عید بە خۆی تێبێ خۆی بیکە، توانای هەبێ. کچەکەت ئەوەی کە ئەگەر 10 مناڵەتە بوو، 15 مناڵەتە بوو، هەمووی لەسەر ماڵ بوو، ژنیان نەهێنا بوو، شویانێک و گیان نەبوونەوە، تەنها تۆ ئاژەڵێک دەکەی بۆ هەر هەمویان، کیفایەتە. ئەمە سەحابەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کردویانە لە سەردەمی پێغەمبەری خوادا صلی الله عليه وسلم. بۆی ئیمامی ئەبوو هورەیرە لە ئەثەرێکی صحیحدا هاتووە ڕەزای خوای لێ بێ کە سەحابی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم بەرخێک سەر بڕی، کاوڕێکی سەر بڕی، ماڵ و مناڵەکەی وتیان بۆ ئێمەش، فەرمووی بەڵێ بۆ ئێوەش، بۆ خۆم و بۆ ئێوەش. بۆیە ئینشاءڵڵا ئیسماعیل پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ باوکی ئامادە بوو لەبەر فەرمانی خوا سەری بڕێ، کوڕەکەی خۆی سەر بڕێ. ئیسماعیل ئامادە بوو سەلامی خوای لەسەر کە باوکی سەری بڕێ، باوک ئامادە بوو سەلامی خوای لەسەر بێ کوڕەکەی خۆی سەر بڕێ لە پێناو خوادا. تۆ ناتوانانی لە پێناو خوا حیوانێ سەر بڕی؟ ئەگەر هەد بێ قوڕ بەسەرت، بەخوا خوا محاسبەت دەکا لەسەرەوەی کە هەموو ساڵێ بۆ نەتکرێت توانات هەبووە. ئەوە شیعارێک و دروشمێکی زۆر گەورەی لە ئیسلامدا. ئێمە شوێنی پێغەمبەر ئیبراهیمەکەین سەلامی خوای لەسەر بێ، ئەو ئامادە بوو کوڕی خۆی سەر بڕێ، بەڵام ئێمە ئیمان زەعیف ئامادە نین حیوانێ سەر بڕین. ئەجا خۆست حسابی ساڵەکە بکەی ڕۆژی 1000 دینار ناکەوێت، کەواتە تۆ ڕۆژی 1000 دینار سەرف کردووە، ئەگە حسابی ساڵەکە بکەی 350,000 بێتە حیوانێ، حساب کە هەموو ڕۆژی 1000 دینار سەرف کردووە، ناتوانی؟ بۆیە باشتر وایە لەسەر ئەم حەدیثەی سەحابەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەندێک لە زانایان دەفەرمووە کە ئیمامی ئیبن عوثەیمین و ئەوان ڕەحمەتی خوای لێ بێ ئەفەرمون باشتر وایە ئینسان لە ماڵەوە یەک حیوان بکە. خۆ ئەگە دوامکەی دروستە، بەڵام یەک دانەکە پێغەمبەری خوا کردوویەتی صلی الله عليه وسلم. بۆیە دانەیەک بکە بۆ خۆت و مەناڵەکانت کە لەگەڵ خۆدان، کچت، کوڕت جیایە، ئەوە پەیوەندی بە تۆ نەماوە. وەڵا ڕۆڵەگیان ئێوەش مەیکەن، من ئێوە شەریکتانم کردووە، شتی وا نابێت، ئەمە قسەی خۆتە، ئاگادار ئێو خاڵە بن ئینشاءڵڵا. یا ربی خوای لە گوناهەکانمان خۆش بی، لە گوناهی دایک و باوک و مردوەکانمان خۆش بی، خوای یان ئاخرمان بەخێر بگێڕی. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. أي أو كساني كفقير وهجار ودسكرتن تواناي قربانيتان نية خم مخون بتعقت مبن والله خلقي وان بينيوا فقير بوا كقربان هاتو دسي كروه بقريان تيدي خوزقها بارم وبا قربانيك بكم
گریاوە بۆی کە توانای نییە. حیشە زۆری هەیە هەر دڵی داناچەڵەکەیە، چونکە ئیمانەکەی ئەوەنە ضعیفە، کاریگەری دینەکە بەسەریەوە نییە. گریاوە توانای قوربانی نییە. ئەی ئەو کەسانەی کە دڵتان خەمبارە، بێتاقەتن، توانای قوربانیتان نییە، دڵخۆش بن، چونکە بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم قوربانی بۆ ئێوە کردووە. ئەوانەی کە نییانە، نەک ئەوەی کاڵێ نیمە و هەیەتی، ئەوانەی کە هەیەنە و نییانە جیاوازن، بەڵام هەیەتی دەڵێ نیمە، منیش دەڵێم خوا بە درۆت نەخاتەوە کە تو دەڵێ نیمە. مادەم حەز لە نەبوونیە، خوا بە درۆت نەخاتەوە نەبوونت کە، چونکە تۆ هەرە کڕۆزەیتەوە. خوای گەورە دەفەرمێ قوتیل الئینسان ما ئەکفەرە، ئینسان بە کوشت بچی بۆ ئەوەندە سبڵە و بێوەفای بەرامبەر بە خوای گەورە، بۆ ئەوە نەکڕۆزەیتەوە. بەڵێ خۆشەویستان، لە حەدیثێکی صحیحی ئەبوو داود هاتووە، جابری کوڕی عەبدوڵڵاه دەفەرمێ ئامادە بوون لەگەڵ پێغەمبەری خوادا صلی الله علیه وسلم نوێژی جەژنی قوربانمان کرد لە موسەڵا لە شوێنێک لە دەرەوەی مزگەوت. نوێژمان کرد لەگەڵ خۆشەویستی خوادا صلی الله علیه وسلم. ئێوە کەسانی توانای قوربانیتان نییە گوێ بگرن، بەڵام بەڕاستی تواناتان نییە. کاتێک کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم خوتبەکەی تەواو کرد، نوێژی جەژن لەسەر مینبەرەکەی دابەزی، بەرانێکیان بۆ هێنا، بەرانێک پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەدەستی مبارەکی خۆی بەرانەکەی سەر بڕی. چی فەرموو؟ فەرمووی بسم الله والله ئەکبەر. هەر کاتێ حەیوانی مریشکی شتێکتان سەر بڕۆن بسم الله والله ئەکبەر. ئەوە سونەتی پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم، بێ بیکەن. هەندێک عولەماڵن واجبە. بەدەستی مبارەکی خۆی بەرانەکەی سەر بڕی و فەرمووی بسم الله والله ئەکبەر هذا عني وعمن لم يضحي من أمتي. فەرمووی خوایە گیان ئەمە بۆ خۆمە و بۆ ئەو کەسانەشە کە لە ئومەتەکەی من توانای قوربانیان نییە هەتا ڕۆژی قیامەت. خوایە گیان پاداشتی قوربانیان بۆ بنووسە، بێگومان خوا بەتە نووسێ مادەم حەز لێتی توانات نییە. بەڵام ئەگەر زانایان دەفەرمون ئەگە کەسێک ئێستا پارەکەی بەدەستەوە نەبوو، دروستە قەرز بکە، قوربانی بکە، مادەم بتوانێت بیداتەوە بە ئاسانی با قەرز بکە. ئێستا بەدەستەوە نییە، حیوانێ بە قەرز بکڕە، یا لە کەسێک هەنێ پارە قەرز کە حیوانێکی پێ بکە قوربانی، دوایی وردەوتە پارەکەی بدەرەوە، مادەم تواناتێ. بەڵام ئەگەر توانای دانەوەی قەرزەکەت نییە، ئەوە قوربانی لەسەر واجب نییە. بۆیە هەر کەسێک لە ئومەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەقیر و دەستکورت بێ، خۆشەویستی خوا صلی الله علیه وسلم قوربانی بۆ کردووە. بەڵام ئەوانەی کە بەڕاستی فەقیرن و دەستکورتن پاریان نییە لە ماڵەوە. ئەمە هەواڵێکی خۆشە بۆ کەسانە. لێرە پرسیارێ دروستە بێ لای زۆرمان، مەڵێ سەرمان لێ شێواوە، ئەم مەسەلەیە کە خیلافی تایە، لەوانەیە کەسێتر بیلعەکسی من بڵێ و دڵنیاش بەوا دەڵێ. ئایا قوربانی بۆ مردوو دەکرێ؟ بە تایبەتی دایک و باوک بەبێ ئەوەی وەسیەت بکەن. یەکەم خاڵ ئاگادار بن، کۆمەڵێک عولەمای زۆر دەڵێن قوربانی دروستە بۆ دایک و باوکت بیکە یا بۆ کەسێکی تر بەو مەرجەی وەسیەتی کرد بێ. ئەڵێن ئیمامی عەلی ڕەزای خوای لێ بێ حیوانی سەر بڕی، بەرانی سەر بڕی، فەرمی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وەسیەتی بۆم کردووە قوربانی بۆ بکەم، منیش قوربانی بۆ دەکەم. ئەو حەدیثە صحیح نییە. ئیمامی ترمزی کە بە ڕیواەتی کردەوە غەیری ئەوش هەتا ئێستا عولەمایان دەفەرمونە ئەم حەدیثە صحیح نییە، کەواتە ئەو حەدیثەی باسی وەسیەتەکە صحیح نییە و ضعیفە، ئیشی پێ ناکرێ. ئەو زانایانش کە دەڵێن ئەبێ وەسیەتکە ئیعتیماد دەکەنە سەر ئەو حەدیثە ضعیفە. ئەو ئیمامی عەلی ڕەزای خوای لێ بێ بۆیە حەدیثی صحیح نەهاتۆ باسی وەسیەتکە. دەیا حەدیثە بوخاری مسلم و غەیری بوخاری مسلم داهاتووە کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پرسیاری نەکردو ئێمە خێر و سەدەقە بۆ مردوەکانمان بکەین، بە تایبەتی دایک و باوک فەرمێتی بەڵێ بۆی بکەن، حەجی بۆ بکەن، سەدەقەی بۆ بکەن، بیری بۆ لێ بدەن، هەمووی حەدیثی لەسەرە. بەڵام تۆ ئەم حەدیثانە واز لێ بێنی بەئاڵێتە حەدیثێکی ضعیفەوە، بەڕاستی ئیشی پێ ناکرێ. بۆیە قوربانی بۆ دایک و باوک دروستە، بەڵام بەچی مەرجێ؟ نەک تۆ یەک حیوانێ بکەی بۆ دایک و باوک و تەواو. ئەگەر تۆ بتوانی حیوانێ بۆ دایک و باوکت بکەی، حیوانێکیش بۆ خۆت بکەی، چاکە. ئەگەر نا، لەوەی خۆتە دایک و باوکت بەشدار کە. و دەتوانی حیوانێکی گەورە، جوانەگایەک، مانگایەک بکەی، گۆرەکەیەکی باش کە تەمەنی قوربانی هەبێت، دەتوانی بیکەیتە قوربانی بۆ خۆت و هەندێک مردووشی تێ بکەی. بۆ 7 نەفەرە بێ، بۆ 7 ماڵ یا 7 نەفەر.
لەم حەوت نەفەرەتەوە دەتوانی یەک دوو مردووشی تێ بکەیت، یەک دوو پشتی بۆ مردوو دابنی، 5 زیندوو لەگەڵ 2 مردووە بۆ نمونە، 6 زیندوو مردوو یەک. ئەمانە دروستە، دایک و باوکیش چۆن دەڵی فریە، هەموو شتێکی بۆ دەبێت. ئەو کەسانی کە ئەڵێن حەدیسی وەسیەت ضعیفە، من حەدیسێکتان بۆ دەهێنمەوە، حەدیسێکی صحیحە لە صحیحی تورمزی هاتووە. یەکێک لە سەحابەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە ناوی ئیمامی عەمری کوڕی عاسە، ناویمان بیستوە عەمری کوڕی عاسی کوڕی وائیل. ئیمامی عەمر وتی هات بۆ خزمەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، فەرمووی ئەمەوێت شتێک بۆ باوکم بکەم، کاتی خۆی وعدی داوە 100 کۆی لە ڕزگار کە، براکەم 50 بۆ کردووە 50 ماوە، من ئەتوانم 50 کۆی لە ئازاد کەم لە بەرەوەی باوکم نەزری کردووە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چی بە ئیمامی عەمر فەرمووی ئەمە بە جوانی گوێ دەبگرین، إن أباك لو كان مسلما، أما حديث صحيح، أجر باوكت مسلمان بوايا، چونکە باوکی مسلمان نەبوو، عاصی کوڕی وائیل بە کافری بە مشتیکی مرد پەنا بخوا. فەرمووی ئەی عەمر ڕەزای خوای لێ بێ، ئەگەر باوکت مسلمان بواە، واتە باوکی بە مسلمان نییە، الحەمدولله مسلمانن، سپاس بۆ خوا. ئەگەر باوکت مسلمان بواە، فأعتقتم عنه أو تصدقتم عنه أو حججتم عنه بلغه ذلك. سيدي كان جوان سي حديثك بكين، حديث صحيح معناه بعض حديثك ضعيفة أما براسي كارسات. أجر باوكت مسلمان بوايا كويلت بو آزاد بكردايا كون نزري كردوها، أجر صدقة وخيرت بو بكردايا، أجر حجد بو باوكت بكردايا مسلمان بوايا بلغه ذلك بي أجيشت خيركي. وات أجر مسلمان بي باوكو دايك دتواني خير وصدقي ببكي، قربانيش صدقه بس صدقه ناوي هاتوه، صدقه واتها مشتكي خيرها صدقه. بويا قمان اللوانا بي إن شاء الله دايك وباوكت وصيت بك نيكا قرباني ببك، وبراكاني شت كسكت برايك كسكت مردوته تي قرباني ببكي بو كركي خوت لقل خوتا بجداريكو أو إن شاء الله أبيت بتنيا بوي مكة دايك وباوك جياوازا إلا مقر حيواني قوربه لجوانا قايا قاعدة تواني براكتي كركتي تيبكي بشيكي بو دابني أو زانان دفرمون دروسته بويا قرباني بو مردو دروسته ببيع وصيت، بس بو مرجي قرباني بو خوشت بكي نك يك حيوان سر بري بو باوكو دايك تو خوشي هيچ نگي بو خود چونکە خود لپيشتري. اما خالكي دو خالي ما دموي باسي كم لكوتايدا خالت لو خالانه كزور گرنگا ام دروجهات بيشوا اما زوجا جوما ليدا بي پیغمبري خوا صلى الله عليه وسلم ده فرمي اگر او دروجهات بيشوا كسك لايو بان نينوچي نكات ومول خوي نكاتوا. اما سلا خلاف تاعي لكون وتعزو لبين زانايندا هندي لزانايندا فرمون حرامه مگر ضرور بكسك حرامه مول خود بكيتوا نينوكت بكي. هندي لزانايندا فرمون مكروه واتا باش نيه، هندي كي شيء دوين خنامه الين حرام نيه مكروهش نيه، بلام ئیتر ئینسان شتێکە ئەگەر ضرور نەبوو خۆی لێ پارێزێ. ئیمامی ابن عوسەیمین ڕەحمەتی خوای لێ بێ ئەفەرمێ ئەگەر ڕیشش تاشی کە مخالەفەی و حرامە قوربانیەکەت بکە، چکە ڕیش تاشین شتێکە و قوربانی شتێکی ترە. بۆیە مەڵێ بەخوا تازە مادەم موم لە خۆم کرد قوربانی ناکەم، قوربانی خۆت بکە، ئەوە جێگای خۆی دەگری و جێگای خۆی دەگرێ. ئیتر ئایا حرامە یا باش نییە خۆتی لێ پارێزە ئەوەندەی تواناتەی ئینشاءڵڵا. ئەگەر لە حاڵەتێکا خێزانیشت قوربانی بکە لە ماڵەوە ئەو پیاوەکە ئاساییە چی لە خۆی بکات. ئەگەر پیاوەکەش کردی خێزانی ئاساییە مو لە خۆی بکات و نینۆکی بکات. ئەمە خاڵێکە خلافی تێدای ئەم مەسەلە والله ئەعلەم. ئینسان ئەگەر پێویست نەبوو خۆی لێ پارێزێ پێش ئەوە نینۆکت بکە ئەتا ئەو دە ڕۆژە عەیبی نابێ ئینشاءڵڵا، مووەکانیش خۆتی لێ پارێزێ ئینشاءڵڵا ئەم چەند ڕۆژە. ئاخر خاڵ ڕۆژی عەرەفە لە پێشمانە بە ئیزنی خوا ئینشاءڵڵا بە ئیزنی خوا. پێغەمبەری خوا فەرمووی صلی الله علیه وسلم ڕۆژووی ڕۆژی عەرەفە ئینشاءڵڵا ئومێدەوارم کە لای خوای پەروەردگار قبول بێ ئەو کەسەی بیگرێت خوا لە گوناهی ساڵێکی پێشووی ساڵێکی دوایی خۆش بێ.
بۆی ئینشاڵڵا ڕۆژی عەرەفەش الحەمدا گشتمان بە ڕۆژوو دەبین بەڵام وەکو یادخستنەوەیە ئینشاڵڵا لە دەست خۆتانی دەرمەکەن بەخۆی هیچ شتێکەوە ڕۆژی عەرەفە زۆر گرنگە ئەگەر ئەم نۆ ڕۆژەش پێت کرا چەند توانات بوو ڕۆژوو گرەشت نیە ئەگەر هەمووشی نەگری ئاساییە بیشی گری سونەتە بەڵام عەرەفە تایبەتە گوناهی 2 ساڵت ئەوەرێنێ بە ئیزنی خوا قەت لە بیری نەکەی ئینشاڵڵا هیچ ساڵێکە تا ڕۆژەی دەڕۆیتەوە بە خزمەتی خوای گەورە. اللهم اغفر للمؤمنين والمؤمنات والمسلمين والمسلمات الأحياء منهم والأموات من أهل السنة والجمعة والجماعات يا ربي خوايا شفاي نخوش كان من بدي بتايبتي أواني داوي دعاء خير يعني كدو خوايا أواني نخوش نسد جاكا وتون خوايا شفاي بدي أواني درد دار خوايا رحمة ليبكي أواني كي يشو مشكلة هي خوايا كاريان بو آسان كي رحمة ليبكي أواني زواج يعني كدو خوايا زواج يعني بو آسان كي يا رب العالمين چی ئافرەتن چی پیاون خوایان هێمنی و ئارامی وڵاتمان بپارێزی خۆشی و بەرەکەت بڕژێنی بەسەرمانە خوایان نوێژ و ڕۆژ و عیبادەتمان لێ قبولکەی ئاخرمان بەخێر بگێڕی آمين 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 وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين.